دووبارە سڵاوتان لەبێ بەڕێزان تەوەری دووەمی ڕووماڵی ڕاستەوە خۆی ئەمڕۆمان تایبەتە بەو خۆپیشاندانە گشتی کە لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان سلێمانی هەولێر دووهۆک دەکرێت بۆ پشتگیریکردن لە هاوڵاتیانی کۆبانێ و هەروەها شەڕوانانی یەپەکە کە ئێستا لە کۆبانێ بەرامبەر بە هێزی چەکداری تێرۆریستی داعش شەڕەکەن. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە بەڕێز عومەر عەلی شارەزا لە کاروباری تورکیا لە ستۆدیۆ میوانمانە. کاک عومەر بەخێر بێی بۆ ستۆدیۆی NRT. سەرتا با لەوە دەست پێ بکەین مامۆستا، بارودۆخی کۆبانی هەموو لایەکمان ئاگادارین و ئەزانین کە بەو جۆرێکە ئەیبینین. ئێمە ئەمانوی قسە بکەین لەسەر ئەوەی تا چەند حکوومەتی تورکیا ئەتوانێت یارمەتی کۆبانێ بکات، یارمەتی بدات لەم شەڕەیە کە لەگەڵەوەی کە کۆمەڵێک لە بەرپرسانی گەورەی یەپەگاوە هەروەها سووریا چوونەتە تورکیا و لەگەڵ گەورە بەرپرسانی تورکیا کۆبوونەتەوە بۆی کە هاوکاریەک بکرێت و بتوانن هاوڵاتیانی کۆبانێ ڕزگار بکەن لەو مەترسێکی ئێستاتی کەوتون. بەڵێ طبعاً ئەوە شتێکی ڕوونە کە تورکیا ڕۆڵی کاریگەرە بینێ لەم کێشەی کە ئێستا هەیە و ئێمە ئەبینین کە سنوورەکانی تورکیا سنوورێکی زۆر فراوانە لەگەڵ سووریادا و بەتایبەتیەوەی پەیوەندی بە کوردستانی باکوور و ڕۆژئاوەوە هەیە و نزیکەی 1800 کیلۆمەتر خاڵی سنووری هەیە لە بینی سووریا و لە بینی تورکیادا و ئەوەی ئێستا زۆرتر بەرە ڕووی ئەم شەڕا بێتەوە تورکیایە، ینی بە جۆرە لە جۆرەکان ئەگەر لە ئایندەیە ئەم شەڕانە مەترسیەکیش دروستکەن مەترسی گەورە بۆ سەر تورکیا دروستەکەن، چونکە پەیوەندی هەیە یەک بە ئەوەی کە ئێمە کێشەی کوردمان هەیە لە باکوور و لە ڕۆژئاوا کە ئەمە پەیوەندیکە ڕاستەوخۆیان بە یەکتریەوە هەیەوە. ئێستا ئاراستەی شەڕەکان لە کوردستانی ڕۆژئاوا بە هەر شێوازێک بڕوە بە جۆرێک لە جۆرەکان کاریگەری لەسەر کێشەی کورد ئەبێ لە کوردستانی باکووریش و لە هەمان کاتە ئێستا ئەو شەڕی کە لە ئارادا شەڕی داعش لەگەڵ کووردا لە کۆبانی و بە سەرکەوتنی ئەم شەڕە ئەگەر بێت و داعش بتوانێت کۆنتترۆلی کۆبانی بکاتەوە ئەوە ڕاستەوخۆ ئەم مەترسی ئەگوازرێتەوە بۆ سەر سنوورەکانی تورکیا و تورکیا ئەکەوێتە بەردەم مەترسیەکی گەورە، چونکە هەتاکو و ئێستاش شتێکی ڕوون و ئاشکرا نییە کە داعش تا کوێ ئەڕوا و استراتیژەتی تا کوێیە و هەنگاو بەرەو کوێ ئەنێ و هەر تا ئێستا لەبەر ئەو مەترسیانش کە لەم شەڕەیکە تورکیا لە هەفتەی ڕابردووە ئەوە بوو لە پەرلەمانی تورکیا بڕیاریدا کە هێزەکانی هێزی سەربازی تورکیا بۆی هەیە ئەتوانێت بچێتە ناوخاکی سووریا و ناوخاکی عێراقەوە. لەبەرەوە ئێستا تانکەکانی سووریا و هێزی سەربازی تورکیا هێزی سەربازی تورکیا هاتوۆتە سەر سنوور و بە ڕێژەیەکی زۆر لەسەر سنوور وەستاون و چاوەڕوانی ئەنجامەکانی ئەو شەڕاکەن. لەبەرەوە ئەمە بۆ تورکیا شتێکی زۆر گەورەیە و تورکیا ئەتوانێت ڕۆڵی گەورە ببینێ و لە چەند ڕۆژی ڕابردووە ساڵح موسلیم لەگەڵ سەرۆکوەزیرانی تورکیا کۆبوونەوەی هەیە و ئەم کۆبوونەوانە کاریگەری زۆری ئەبێ کە ئەگەر بگەنە ئەنجامێک لەسەر ئەوەی پێشڕەویەکانی داعش ڕابگرن و لەم حاڵەتی ئێستاشدا کە ئێستا تورکیا بڕیاری ئەوەی داوە بگەڕێتەوە ناو بەرەی نێودەوڵەتی و دژایەتی داعش بکاوە هێزەکانی تورکیا لە دژی داعش بەکاربێنێ بەو مەرجانی کە خۆی ئێوە کە کۆمەڵی مەرجی داناوە ئەمە هەنگاوێکی ئیجابی و باشە کە هاتوۆتە پێشەوە. بەڵام لەم کاتەدا کە تورکیا هیچ هەنگاوێک نانێ بۆ ڕێگرتن لە هێرشەکانی داعش و وەکو چاودێرێک گۆستاوە وەکو بێدەنگێک گۆستاوە پێم وایە بەرپرسیارەتێکی گەورە ئێستا ئەکەوێتە سەرشانی تورکیا. مامۆستا ئەگەڕێن وڵات و درێژە بە گفتوگۆکانمانین، بەڵام ئێستا چینە لای پەیامنێرمان شەیما جاف کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانایە. شەیما ئەم کاتت باش بە شێوەیەکی گشتی ئەگەر دوا زانیاریمان بیتە لەسەر ئەو خۆپیشاندانەی کە ئەمڕۆ لە شاری هەولێر ئەساس کراوە بۆ پشتگیریکردن لە کوردانی کۆبانێ. خۆپیشاندان و ناڕزایی و مانگرتنی هاوڵاتیان بەشێک لە هاوڵاتیانی شاری هەولێر لە هەمانکاتدا بەشێک لە هاوڵاتیانی کوردانی ڕۆژئاوا و باکووری کوردستان لە شەوی ڕابردووەوە لە سێمەشی جەژنی کورمان دەستی پێکردووە لە پێش بینایی پەرلەمانی کوردستان بەمبەستی وەک هاوخەمیەک بۆ ڕەوشی ئێستای کۆبانی و لە هەمان کاتدا بۆ وەکو ناڕزایەتیەک لێرە کەمانیان گرتووە ئامانج وەکو ئەوەی بۆ ئێمەیان باس کرد ئامانجیان ئەوەیە کە هەرێمی کوردستان هەڵوێستی ڕوونی خۆی بەرامبەر بە ڕۆژی کۆبانی لە ئێستایە بە فەرمی دەرببڕێ. ئەم خۆپیشاندانەی کە لە ئێستا لە وێنەکە ئەم گرتبوونەوەی کە
هەمویانە ئەتوانم بڵێم هەر یەکە و بە جۆرێک هەر یەکە و بە هەستێک بە شعورێک باز لە ڕۆژی کۆمالیەکەن و بەڵێنی ئەوەیان داوەمەوەی بە ئەومیان باز کرد کە ئەوان شەیما زۆر سپاس دەکەین لە کاتەکانی داهاتووە ئەگەڕێنەوە لات ئێستا چینە لای پێامنێرمان سیپان ئامێدی کە لە دهۆک کۆ لەگەڵمانە سیپانم کاتت باش ئەگەر بکرێت زانیاریمان بێتە لەسەر خۆپیشاندانەکەی ئەمڕۆ شاری دهۆک بۆ پشتگیریکردن لە کوردانی کۆبانێ. بله ئەوا کۆ لە وێن الپشمەدە دیار خربابوونا خەلکێ پارێزگا دهۆکێ وەرێک خراو و ئەحزابین سیاسیین پارێزگا دهۆکێ بەهەمی پێکهاتن خۆبە کول بەردەم پارکە ئازادی خربابوونێکی ئەنجام داژ بۆ پشتەوانیکە ناکۆبانێ و دنە هادارە ڕسمێن وێ خربابوونێ دەست پێ دیکەن و بە دەڕۆشمێن ئەم هەمی بەرەف کۆبانێ ئێکدەنگیە کوردی پاراستنا کوبانه پاراستنا شنگار پاراستنا خانقین و جلاله ابروکه و او دروشمنش بوده که کو یک دنیا کردی هبید برانبر پرسا کوبانه و داخازا به هنا هاتنا هیز نف دولتی کنج بو کوبانه جو پاراستنا کوبانه چونکی دیار کن جر کتنا کوبانه جر دست چکدار داعش جر کتنا کردستان جر کتنا اراده کردی بشوی کی گشتی لورا لخوله کن دهاتی اوه هم پی به هم پیشی کنج باره خرن و خربابونه و دوان دیمن پشمداجی اگر وین اگر دیال مده دیمن و خربابونه پیشان بدد اوه خربابونه هنج چالاکبان و لاین سیاسیین پارێزگەها دهۆکێ ji بۆیە کە پەلویستی خۆ بەرامبەر کۆبانێ و بەرامبەر ئێکدەنگیە کوردی بلند ببن هەروەسا داخازاوێ چەندێت کەن کو ئیتر جڤاکێ نێودەوڵەتی بەرامبەر پرسا کۆبانێ بێدەنگ نەمیت و ئەبروکە هەمیلایەک بە ئێکدەنگ بەرەف کۆبانێ ji بۆ پاراستناوێ و لەورە لە خولەکێن داهاتی ئەم دەشین هەن گوتنên لاینên سیاسی و ڕێکخەرن vê خربابوونê ji بووە ڕۆماڵ بکەین. بەڵێ سیپان بەڵێ لە کاتەکانی داهاتووە ئەگەڕێم وڵای بەڕێزیشتان زۆر سپاس بۆ سیپان ئامێدی پێامێرمان کە لە شاری دهۆک و ڕاستەخۆ لەگەڵمان بوو. کاک عومەر ئەو وێنانەی کە بینیمان هەم لە هەولێر هەم لە دهۆک کۆمەڵێکی زۆر لە کوردانی کۆبانەیە یاخود با بڵێن کوردانی ڕۆژاو هەروەها دانیشتووی هەولێر و دهۆک بۆ پشتگیریکردن لە کوردانی کۆبانەی ڕژانەتە سەر شقامەکان ئەمە تا چەند کاریگەری ئەکاتە سەر ئەو بارودۆخی ئێستای کۆبانێت تا چەند بێتە پاڵپشتێکی باش پشتگیریکارێکی باش بۆ ئەم بارودۆخی ئێستا. بەڵام من پێم وایە ئەوەی کە تاکو ئێستا گرفتی گەورەی ئێمەیە ڕای گشتی نییە لەسەر مەسەلە نەتەوەیەکان یانی ئێمە لەسەر ئاستێکی گشتی ئەگەر سەیری هەر چوار پارچەکەی کوردستان بکەین لەوانەیە لە هەر چوار پارچەکەی کوردستان ئێستا هەموو خەڵک بە حەماسێکی گەورەوە لەگەڵ ئەم کێشەیەدا بێ و پشتیوانی خۆی بۆ دووبارە بکاتەوە و هاو هەڵوێست بێ لەگەڵ ئەو شەڕڤانانەی کە ئێستا لە کوبانێ هەن. بەڵام ئێمە گرفتمان لە هێزی سیاسی کوردیا بووە بە بەردەوامی و ئێمە گرفتمان لە پارتە سیاسیەکانی کووردا بووە لە ڕابەرەکانی کووردا بووە. یعنی ئێمە لەسەر ئاستێکی گشتی ئەو قەیرانەی کە ئێستا هەیەی ئێستا قەیرانی شاریعمان نییە ئێمە هینی ئەوەمان نییە کە لەسەر ئاستی شەقام خەڵک بڕای بە کێشەکە نەبێت لەسەر ئاستی شەقام پشتیوانی لێنەکە لەسەر ئاستی شەقام هاوکاری لەم کێشەیەنەکە بەڵکو ئەوەی کە هەیە ئەتاک و ئێستا بە درێژایی 20 ساڵی ڕابردوو یعنی لەو کاتەشەوە کە ڕاپەڕین لە هەرێمی کوردستاندا ڕوویداوە کوردستانیش کیانێکی سیاسی هەیە ئێمە نەمانتوانیوە لەسەر ئاستێکی گشتی پەیوەندی هێزە سیاسیەکانی کورد یەک بخەین و هێزە سیاسیەکانی کورد لەسەر ئەوە کۆک بن کە استراتیژێتێکی نیشتیمانی و نەتەوەی دابڕێژن و چوار لە چوارچێوەی ئەو استراتیژیە نەتەوەیەیە پارتە سیاسیەکان کار بکەن و خەبات و ئامانجێکی استراتیژی تایبەتیان هەبێ کە هەنگاوی بۆ هەڵبگرن یعنی لە چوارچێوەی کۆنگرەیەکی نەتەوەیە ئەگەر بیتوانێت کورد هەموو پارتە سیاسیەکانی کۆ بکاتەوە و پلانی استراتیژی خۆی هەبوایە بۆ هەر قۆناغێک لە قۆناغەکان و بەپێی ساڵبەندی و شتەکانی بەرچاو ڕۆشن بووە چونکە ئەگەر بێت و پارتە سیاسیەکان کە ڕابەراتی خەڵکەکەن لە ڕووی سیاسیەوە ئەوان هەنگاویان ڕوون نەبێ ئەوان هەڵوێستیان ئاشکرا و ڕوون نەبێ ئەوان نەزانن چی ئەکەن و بەرەوکوێ ئەڕۆن لەبەرەوە خەڵکی سەرشەقامیش نازانێت بەرەوکوێ ئێستا بارودۆخی ئێستای کۆبانێ ئەوەی کە پێویستێتی پشتگیریکردنی بەرپرسان یاخود دەسەڵاتدارانە نەک شەقام. من پێم وایە ئەم ئەوەی ئێستا بەڵێ ئەمە شتێکی باشە لەسەر شەقام تۆ خەڵک لێرە خۆ پیشاندانەکە لە سلێمانی ئەیکا لە هەولێرێکا مامۆستا داوای لێبوردنەکەم کە لە قسەکان ئەتبڕم بەڵام ئەچینەوە دهۆک لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیمان هەیە سەبارەت بە خۆپیشاندانەکەی ئەمڕۆی بۆ پشتگیریکردن لە کوردانی کۆبانێ با پێکەوە بینەری ئەو کۆنگرە ڕۆژنامەنووسیە بین. حتا کەنگیان بێدەنگ ببین دەبێت هەمی ساسیەت حکوومەتی ئەفریقا تانا کۆبانێ ڕابنە سەر پیا کۆبانێ دەبێت ئەم سەلمینی کۆبانێ نەیا بێ خوددانە وەکی چاوان دهی هەمی لە ڕۆژ ئاوا الباکۆرێ کوردستانێ کەتنە سەر پیا
دەبێت ئەوروکەژیان بسەلمێنین کۆمانێت و نەیابتنێ کۆمانێت و بنوێنەرەتیا هەمی کوردێکی ئەوروکە تۆ بەرخودانێدایی کۆمانێت و ناکەوی ممکن نینەژی بکەویتن ئیرادا ملەتێکی ئەگەر هات کەتە سەرپیا وەکی چەوان الشەڕی جیهانیە دوێ ستالینگراد بۆ 6 هەیڤا کەتە سەر پێتخۆ زیدەترش 2 ملیۆن ئینسانە هاتنە کوشتن لێ ستالینگراد نەکرد کۆمانێژی ئەوروکە بۆمە کووردا ناسنامە کوردایە و ستالینگراد و کۆمانیگرادا کوردایە دەبێت ئەم ئەوروکە ئەمژی لە هەر جایەکی سەر پێت خۆ ڕاوستین خەباتێک کە خەبات هەنێ نەبچەکی هەواڵین ئەوروکە بانکیرێن هەر ناوەندەکانی دەوڵەتی ئەوروکە پەنابرێن بۆ هەر ناوەندەکانی دەوڵەتی هەر سەفارەیەکێ هەر جایەکێ و جیهان لێ هەیە دەبێت ئەملوێ لە سەر پێت خۆ بین بانک بکەین گازی بکەین ئەگەر ئەوروکە خەرکێل باکوور جایەکێ نزیک بشێتن ملیۆنەها کەس بچنە سەرپیا ئەمژی دەبێت بشێن ئەوروکە لە هەمی سازیەت خۆ پەرلەمانی حکوومەتێ هەمی ناوەندێت حزبی بلەقینین کۆبانێت و نابتنێ کۆمانێت و بنوێنەرەتیا مە خەباتێت کەی و ئەم ناهێلێت و بکەوین ئەوێ سیویت کەم دهۆکێژی ئەوروکە ئەم لە هەر جایەکی بکەونە سەرپیا و دەنگی خۆ بکەینە هەفدەنگ گەلدەنگی باکوور گەلدەنگی ڕۆژئاوا گەلدەنگی کۆمانێت و ناکەوی بەڵام ساوە ئەو کۆنگرە ڕۆژنامە نووسێ بوو کە سەبارەت بە بارودۆخی ئێستای کۆبانێ ئەوەی کە لە قسەکانی و گوێمان لێ بۆیە کە دڵە کۆبانێ بە تەنهانیە دەبێت هەمومان پشتگیری کاری بین ئەم داواکاریانەی کە کوردانی ڕۆژئاوا با بڵێن لە باشووری کوردستان نیشتەجێن و داوای هاوکاریەکەن بەدەمەوە چوونی ئێمانە تا چه ئاستێ گرنگە و تا چەند ئێوە ڕائەبینن لەوەی کە بەرپرسانی یاخود باڵین دەسەڵاتداران لە حکوومەتی هەرێم بتوانن یارمەتێکی کۆبانێ بن. بەڵام من وە گوتم شتێک ئەوەی لە ئەرزی واقعا لە بەرەکانی شەڕ لە کوبانێ هەیە و ئەوەی کە ئەبێتە پشتیوانیکەر و داکۆکەرێکی گەورە لەو هێزانە و گۆڕینی تەوازونی سیاسی عسکەری لەسەر گۆڕەپانی کوبانێ ئەمە گرنگە یعنی بەڵێ ڕاستە لە ڕووی پشتیوانیەکی معنەویەوە ئەمە شتێکی باشە کە لە شارەکانی هەولێر و سلێمانی و مەهاباد و نازانم کوێ و دهۆک و شارەکانی تری کوردستانی باکوور بەڵێ خۆپیشاندان هەمی ئەمە وەکو شتێکی معنەوی باشە بەڵام ئەوەی ئەمڕۆ ئەوان پێویستیان پێیانە ئەمڕۆ لە واقعا شەڕێکەیە شەڕەکە لە کوبانەیە و هێزێکی سەربازی داعشکە بە پشتیوانی هەموو ئەو هێز و شتانی کە هەیەی هێرشەکاتە سەر ئەم شارەوە داگیریەکە لەبەرەوە تۆ ئەبێ بیر بکەیتەوە کە لەسەر ئەرزی واقع چۆن پشتیوانی لە هێزی شەڕڤانانەکەی و چۆن ئەتوانی تەوازونی عسکەری بگۆڕی و لە ڕووی عسکەریەوە لە ڕووی سەربازیەوە بتوانی پشتیوانیەک لەم هێزانە بکەی کە بەرەو سەرکەوتنیان بێت. باش مامۆستا ینی بۆ نمونە لە ماوەی ڕابردووە لە چەند ڕۆژی ڕابردووە بینیمان کە ساڵح موسلیم چووە تورکیا و چەند داواکاریەکی لە حکوومەتی تورکیا کردووەکێک لەوانە ئەگەر بێت و بە شێوەیەکی گشتی خۆی یەکلای نەکرێتەوە لەوەی یارمەتی دانیشتوانی کۆبانێ بدات ئەبێ دەرەوە ئەو دەواازەی کە بەدەست تورکیاوەی بیکات و تا بتوانن هاوکاریەکانی پێ بگێنێ ئەمە لەلایەک و هەروەها چەندین هاوکاری مادی و هەروەها پێداویستی بۆ دانیشتوانی شارەکە کۆکرایەوە لە باشووری کوردستان و بەڵام ئەو هەر تورکیایە دووبارە ناڵە لە دەواازەکەی بپەڕێنرێتەوە ئەو هاوکاریە بگاتە دەست ئەو کەسانی کە پێویستیان بۆ هاوکاریانێ کەواتە بە شێوەیەکی گشتی ئێستا تورکیا بەو جۆرە مامەڵاکە پێ دوایە حکوومەتی هەرێم چاوی لە تورکایە کە ئەزانێ شەڕەکە لەوە نزیکە مادەم ئەو مامەڵاکە ئەمی جوان مامەڵە بکە یان پێویستە جیاوازیەکە بێت لە جۆری مامەڵەکانە. من یەک بۆچوونم هەیە دەربارەی ئەوە کە بەڕاستی هێزە کوردیەکان وەکوتم کە لە چوارچێوەی پلانێکی استراتیژیاکاریان بکردایە و هەمویان کۆک بووناوەی ها ئامانج بوونایە لە پێناوی خزمەتکردنی مەسەلە نەتەوەیەکانە یعنی نەک لەسەر ئەوەی هێزەکانی کورد لە باکوور بێ هێزەکانی کورد لە ڕۆژئاوا بێ یان لە باشوور بێ نەک ئەوەی دابەش بن بۆ خزمەتکردن بە ئەجیندای هێزە نێودەوڵەتیەکانی تر بۆ ئەجیندای هێزە دەوڵەتیەکانی تر یعنی لەبەرەوە کورد پێویستی بەوە هەیە کە لەسەر ئاستی هێزە سیاسیەکانی هەمووی کۆک بێ هەمووی یەک بێ و هەمویان یەک داواکاریان هەبێ نەک ئەوەی هەندێک پارتی سیاسی
لە کوردستانی باشوور جۆرە لە داواکاریە بێ و لە ڕۆژهەڵات جۆرێکی تر لە داواکاری هەبێ و لە باکوور بە جۆرێکی تر مامەڵە بکەن. ئێستا ئەگەر ئەمە کورد هەمووی لە ڕووی سیاسیەوە یەک بووایە یەک ئەجیندای سیاسی هەبوایە ئەیتوانی فشاری گەورە لەسەر تورکیا دروستکە. بەڵام ئەوە ئەجنداکە یەک نییە و هەنی کۆک نین بۆ ئەم بارودۆخەما دەم کە ئەو یەک ڕیزیە نیە ئەبێ چی بکرێیان چی ئەکرێت. ینی ئەوە شتێکی باشە کە لە حاڵەتی ئێستاشە جۆرێک لە هاوسۆزی ئەبیندرێ ینی ئێستا لە حاڵەتی ئێستادا زۆربیان کۆکن لەسەر ئەوەی کە لە ڕووی معنەویەوە هاوکاری بکەن بەڵام لە ڕووی ئەرزی واقعیشەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا لە بەردەم بەرپرسیارەتێکی گەورەیە کە بەڕاستی ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان پێێتی باشە ئەگەر هەر وەکو کێشەیەکی مرۆیش بێ نەکەر وەکو کێشەیەکی نەتەوەی. ئێستا ئێمە تۆ سەیرەکەی لە شاری سلێمانی لە هەولێر لە دوهۆک یعنی دەیان هەزار ئاوارەی عەرەب ڕووی کردووەتە ئەم شارانە و خەڵک هاوکاری کردوون کۆی کردوونەوە و حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاری کردوون. ئەمە شتێکی مرۆییە پێم وانیە شتێکی خراپ بێ بەڵام ئایا ئەم هاوکاریە مرۆیانە ئەم ڕۆحە معنەویە مرۆیە ئایا بۆچی ئێستا ناجوڵێ بەرەو کوردستانی ڕۆژئاوا یعنی ئەگەر بێت و لە ڕووە مرۆییەکەشیەوە بێ سرە ڕای ڕووە نەتەوەی و نیشتیمانیەکەشی کە هەیە کەواتە ئەبێ ئەرکێکی نیشتیمانی وەکو ئەرکێکی نیشتیمانی بەڕاستی ئەمەش ئەکەوێتە سەر ئەوەی کە ئەبێ بەڕووی یاسایی و قانونی وشتی خۆی وەربگرێ. بۆ نمونە ئێستا پەرلەمانی کوردستان پێویست بوو کۆبوونەوەی بەپەلە بکات لەسەر ئەم مەسەلەیە و بۆ ئەوەی لەسەر ئاستی پەرلەمانی کوردستان بڕیارێک دەربکایە کە هێزە سیاسەکانیش ناچار بکە بەو شێوەیە مامەڵە بکەن کە پێویست بوو. ئێستا زۆر چاکە مامۆستا ئەگەڕین وڵات ئەچین و لای پەیامنێرمان شەیما جاف کە ڕاستەخۆ لە شاری هەولێر و لەگەڵمان بوو. شەیما ئەم کاتت باش جاری ڕابردوو ناچار بوون بۆی کە دەنگەکەت ببڕین لەبەری کە دەنگت بە شێوەیەکی باشن ئەگەیشتە بینەران ئەگەڕێم وڵات بۆ پێدانی دوایین زانیاری لەسەر خۆپیشاندانەکەی ئەمڕۆ شاری هەولێر بە بینەرانی NRT فەرموو. بەڵێ خۆنچە ئەوبەت من ئاماژەم پێدا بەڵام ئەمەوێت ئاماژ دیسان جارێکی ئاماژەی پێ بدەمەوە کە ئەم خۆپیشاندانە درێژە پێدەری ئەو مانگرتن و خۆپیشاندانەی شەوی ڕابردووە کە لە شاری هەولێر لە پێش بینای پەرلەمانی کوردستان دەستی پێ کردووە ئەوانەی کە لێرە بەشداریان کردووە بەشێک هاوڵاتی ڕۆژئاوای کوردستانن بەشێک کوردانی باکووری کوردستانن و لە هەمان کاتدا بەشێک لە چالاکوانان و ڕۆژنامەنووسان و هاوڵاتی سادەی شاری هەولێرەوە لە هەمان کاتدا بەشێک لە هاوڵاتیانی ژمارەیەک لە هاوڵاتیانی ڕۆژهەڵاتی کوردستانیش لێرە ئامادەن کە ئامانجیش لەم خۆپیشاندانە خەمخۆریەکە بۆ هەرێمی کۆبانی و لە هەمان کاتدا بۆیە بەردەم بینای پەرلەمانی کوردستانیان هەڵبژاردووە بەپێی ئەوەی کە سەرپەرشتیارانی ئەم خۆپیشاندانە بە ئێمەیان ڕاگەیان ئامانجیانە کە بە پەرلەمانی کوردستان بەسەر لە چونکە لە هەمان کاتدا بینای سەرۆکایەتی حکوومەتیش لێرە نزیکە بینای سەرۆکایەتی هەرێمیش هەر لەسەر ئەم جادەیە کە ئەم شوێنەیان هەڵبژاردووە ئامانجیانە کە بە هەر سێ دەسەڵاتەکەی هەرێمی کوردستان بڵێن تکایە دوایین قسەتان هەبێ لەسەر ڕەوشی کۆبانێ چونکە وەک باسەکەن کە کۆبانێ بۆ ئەمان بەشێکە لە نیشتیمان لە دەستدانی ئەو شارە یاخود کۆنتڕۆڵکردنی ئەو شارە خەمێکی گەورە بێت و لە هەمان کاتدا کارەساتێکە بێ بۆ چواپاچەی کوردستان بۆیە ئێستا ئێمە بۆی بزانین بۆ چونی هاوڵاتیەکان کە بەشێکی شەوەک ئاماژە پێدا کە لە شەوی ڕابردوو لێرە ماونەتەوە چییە لەسەر ڕەوشی کۆبانێ سپاس بۆ ئامادەبوونت تۆ پێمان بڵێ لە ئێستاە کە هاوشانی ئەم هاوڵاتیانە یاخود خۆنیشاندانانە کە لێرە ئامادە بوون ئامانجی سەرەکیتان چییە؟ کوبانی بەڕاستی ئەمڕۆ بۆتە هێمای بەرخۆدانی گەلی کورد. کوبانی ئەمڕۆ دەتوانین بڵێن دووپات بوونەوەی مێژووی سەرکوت و قڕکردنی کووردە. بۆیە ئەمڕۆ من بە ڕای گشتی دنیای ڕادەگەێنم بە پەرلەمانی کوردستانی ڕادەگەێنم کە بە ئێمە نزیکە کە ئیتر بەسە ئەم گەمارۆدانە و ئەم پێشێلکاریانە سلماندی کە هیچ کەسێک لە دنیادا دۆستی کورد نییە هەر کەسێک باسی کورد دەکات تەنیا لەبەر بەرژەوەندی خۆیەتی. ئەمڕۆ پێویستە کە پێش هەموو شتێ کوردەکان لە هەر چوار پارچە یەکگرتوو بین لە هەموو شوێنەکانی دنیا یەکگرتوو بین. من داوا لە تەواوی خەڵکی کوردستان دەکەم لەسەر سەرانسەری گۆی زەویدا داواکاریم ئەوەیە کە بڕژێنە سەر شەقامەکان، داواکاریم ئەوەیە کە ڕاپەڕن، داواکاریم ئەوەیە کە لە هەمبەری ئەم پێشێلکاریانە و ئەم جەنایەتانەی کە دەرحەق گەلی کورد لە کۆبانی و لە شەنگال و
لە بەشەکانی دیکەی کوردستانە ئەکرێت ئیتر بێدەنگ نەبن داوام لە پەرلەمانی کوردستانیش ئەوەیە داوام لە سەرۆک بارزانانی ئەوەیە کە تورکیا وڵاتێکە کەس هیچ کات دۆستی کورد نەبووە هەمیشە پێشێرکاری مافی کورد بووە و سەلماندوویەتی بە درێژایی مێژووی خۆی تەنیا ئاماندی سەرکوتی بزوتنەوەی کووردە داوای لێ دەکەم چیتر باج بە دەوڵەتی تورک نەدات داوای لێ دەکەم کە گوێی لە دەنگی خەڵکی کوردستانەوە بێ و داوا لە تەواوی خەڵکی باشووری کوردستان دەکەم کە ئەوانیش بێدەنگ نەبن بڕژێنە سەر شەقامەکان و ئەم داواکاریە ئێمە بە دەنگی دنیا بگەێنە. سپاس بۆ تۆ بۆ چۆنەکانە بەڕێز وەکو کوردێکی ڕۆژئاوای کوردستان یعنی داخوازەوە چیە هەون دەخوازن بێ گردبوونەوە چ بێژنە هەرێ بەڵێ ئەم کوردی ڕۆژاوا ئەم هاتنە ئەو ڕۆژێدا ji بۆ ئەم پێرگینا خەلکی خۆی ڕۆژئاوا خەلکی کۆبانێ ئەوی هیرۆ 24 ڕۆژ بوونە بەرخوادانێکە bi تایبەت بەرخوادانێکە bi ڕۆمەت دەدە ئیسپاتکردن لە دژی ئەv داعشê ئێرهاب ئەوێ ku hîro xistiyê xwe تکانی بیجی عالم دنیا تفضل لسر رابی ام ملت کوبانی بتنی خواه بسلاح نهانه بسلاح ویسا خفیف ام جرد بین ای سوک دکاننا برخودانه که وای مزنی لدشی اوا ارهابی عالم تفضل او هاتنا ما جبرکو ام دکانن ام خلکی روجابانه تجاری ما راسته قانونه هاتیه دانین لسر کردان 4 پارچان بویه لی ما تجاری دندر خدا دی اراده خدا ندیدی که کرد 4 پارچه نه مهمید اراده خدا د قناعت خدا درابون روشکاندن و فلسفه خدا ما دیدی کردستان یکه دایک یکه جبوه جی امیرو هاتنه لوه در الپیشه برلمانه هم دخوازن دنگی خوب بدن برلمان کردستانه هرما کردستانه جبر اوجی دکانن دنگی ما بگیرن عالمه که کرد نما او کرد کفن تدکانی بی پیلی کی و درباز کی مقابر جماعی چه بکی لام هیرو دکانن بیویژن او برخوادان کوبانی ام دکانن بدن اثبات کردن تجاری اراده کرد نایش کردن یعنی باز بۆ چورەکەی تۆ بەڵێ خۆ جێگەل لەگەڵمانە بە یەکێک لەو چالاکوانانەی کە لێرە لەگەڵمانایە نیاز عەبدوڵڵایە نیاز خان لە ماوەی ڕابردووە وەکە زانین کە زیاتر لە 22 ڕۆژە ڕۆژی کۆبانێ ناجێگیرە و لە شاری هەولێر بەتایبەتی چەند خۆپیشاندانێک ئەنجام کرا لە بەردەم پەرلەمانی کوردستان لە بەردەم بارگەی نەتەوەی یەکگرتووەکان داواکرا هاوکاری سەربازی یاخود هێزی پێشمەرگە ڕەوانەی کوبن بەس هیچ وەڵامێک نەبوو پێت وابێ ئەم دیسان ئەم مانگرتنیان خۆپیشاندانێک هەفتەیە هیچ ئەنجامێکی هەبێت بەر هەموو شتێ بێ بڵێن کە ئێمە لە وەکو حکومەتی هەرێمی کوردستان و وەکو پەرلەمانی کوردستان کە لە چوارچێوەی قوارەی حکومەتی هەرێمی کوردستانە چیمان لە دەست دەهات ئێمە پێم وابوو چەند دەرفەتێکمان لە دەستدا گرنگترینیان ئەوە بوو کە دان بنێن بە هەرسێ کانتۆنەکەی ڕۆژئاوای کوردستان بەداخەوە ئەمان بیانویان ئەوە بوو کە لە ڕێگەی دەستوری عێراقیەوە لە دەسەڵاتەکانی پەرلەمانی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستان نییە کە دان بە وڵاتێکی تر یاخود کانتۆنی وڵاتێکی تردا بنێت ئەوە بوو شانسێکی گەورەیان لە دەستداوەنەوە پەرلەمانتار پاشەکشیان لە واشۆکە کرد لە ئێستادا پەرلەمانی کوردستان لە بریەوەی خەمی ئەوەی بێ لیژنە و لیژنەکاری دروستکا بۆیە بنیان نێرێ بۆ کۆبانێ لە ڕێگەی ڕۆژئاواوە باشترین شت ئەوەیە دەست و برد بکات بۆ دانپیانانێکی ڕەمزی یاخود فەرمی بێ بە کانتۆنەکانی ڕۆژئاوا ئەمە بۆ خۆی گرنگترین لێک نزیک بوونەوە و تەباییە خاڵی دووەم ئەوەیە کە دەبێ بڵێن ئەو وتانەی سەرۆکی هەرێمی کوردستان وەزارەتی پێشمەرگە هیچیان لە ڕووی واقعێوە بەڕاستی ئەگەر بیری لێ بکەینەوە نابن بە دۆخێکی کردەیی چونکە جارێکتر ئەمەش لە ڕێگەی دەستوری عێراقیەوە یاسایی نییە بەڵام پێم وابێت هەموو ئەو قسانەی کە دەکرێت لە بەیاننامەکانی سەرۆکی هەرێم حکومەتی هەرێم پەرلەمانی کوردستان سەرجەمیان موزایەداتی زۆر ڕوون و ئاشکران چونکە کۆبانێ لە دۆخێکدایە لە ئێستادا نەدەتوانن
هاوکاری مرۆیی بنێرن بەم جۆرە چونکە چواردەوری کۆبانیەوە بە ئاراسی تورکیاش پێم وابێت هەرێمی کوردستان هێشتا نەگەیشتە هیچ پەیوەندیەکی دیبلۆماسی بەو کارەوە پەیوەندیە نێودەوڵەتیەکانیش کە حکوومەتی هەرێم بەدەستێنەوەکو پشتیوانی ئەوەندەی من ئاگدار بم یەکێک لە مەرجەکان ئەوەیە کە ئەم چەکی کە دەدرێت بە هەرێمی کوردستان نەگاتە دەست پارتی کرێکارانی کوردستان و پێدا. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان شەیما جاف کە ڕاستەخۆ لە شاری هەولێرە لەگەڵمان بوویت زۆر سپاس بۆ زانیاریەکانت. مامۆستا ئەوەی کە بە شێوەیەکی گشتی بینرا خۆپیشاندان و مانگرتن و مانەوە لە بەردەم بینایی پەرلەمان و ینی هەمووی پشتگیریکردنە بەڵام ئەوەی کە لە چالاکوانەکەمان بیست باز لەوە کات ئەگەر بێت و لە ماوەی ڕابردووە دان بە کانتۆنەکانی ڕۆژئاوا بندای ئێستا لەوە چوو هەنگاوەکان نزیکتر بن لە نزیینەوەیەکی ڕاستەقینە ڕووی بدە حەزەکەم ڕای بەرەستان وەرگرم بەڵێ ئەوە ڕاستە لە ڕابردوودا ئەوە کێشەیەک بوو من پێم وانە ئەوە کێشەیەکی زۆر مەسلەی دەستوری بێ ئەوە زۆرتر پەیوەندی بە پەیوەندی نێوان پارتە سیاسیەکانەوە هەبوو زۆرتر ئەوەی پێکەوە نەگونجانی کۆمەڵێک پارتی سیاسی لەگەڵ یەکتر و لەبەر ئەوەی نەیانتوانی ئەجندایەکی نیشتیمانی هەم لە ڕووی کوردستانی باشوور هەم لە ڕووی کوردستانی ڕۆژئاوا دیاری بکەن لەسەری بڕۆن لەبەرەوە کۆمەڵێک ناکۆکی لە نێوانیاندا دروست بوو لەبەرەوە ئەم قۆناغا درەنگ وەختە ئێستا ئەبووە پێشوەخت ئەم پارتە سیاسیانە لەگەڵ لەسەر کۆمەڵی ئامانجی نیشتیمانی یەک بوونایە و بیان توانە لەسەر ئەو ئامانجە نیشتیمانیانە کۆمەڵ استراتیژێتیاندا بڕشتە کە کاریان بۆ بکردایە پەرلەمانی کوردستان هەر پێشتر بۆ نمونە پەیوەندێکی باشی لەگەڵ پارتەکانی ڕۆژئاوای کوردستان هەبووایە و ئاگاداری بووە چونکە لە هەرێمی کوردستان ئەزمونێکی باشتر هەیە ئەم ئەزمونەی خۆیان بگواستایەتەوە بۆ ئەوێ لە ڕووی پەیوەندی سیاسی و پەیوەندیەکی گەشەدارتر هەبووە لە نێوانیاندا و لە ڕووی سیاسی و دیبلۆماسیەوە پەیوەندیەکی چاکتر هەبووە و هەتوە ئایانتوانی لە ڕووی سەربازیەوە خزمەتیشیان پێ بکەن بۆ ئەو مەترسیانەی کە لە ئایندەدا ڕوویان تێیەکە لەبەرەوە لە ئێستا من بە بڕای من پەرلەمانی کوردستان نەبووە کۆمەڵە بڕیار دەرکا ئێستا پەرلەمانی کوردستان پەرلەمانێکە بەیاننامە دەرەکە من پێم وانییە بەیاننامە لە ئێستا هیچ کاڵکێکی ئەو تۆی هەبێت ینی لەوانەیە ڕێکخراوێکی مەدەنی بتوانە بەیاننامە دەرکا ئەبوویە پەرلەمانی کوردستان لە ئاستی هەستکردن بە پرسیارەتێکی نیشتیمانی گەورەی خۆیان بواە بیتوانایە کۆمەڵێک شت دەربکە کە لە ئێستادا لە واقع ئێستادا خزمەت بەو بارودۆخە بکە کە ئێستا خۆش بە مامۆستا چین و لای پەیامنێرێکی ترمان هێمن مەحموود ڕاستەخۆ لە شاری سلێمانی و لەگەڵمانایە هێمن ئەم کاتت باش ئەگەر بکرێت دوای زانیاری سەبارەت بە خۆپیشاندانەکەی ئەمڕۆی شاری سلێمانی بۆ پشتگیریکردن لە کوردانی کۆبانێ بۆ بینەرانی NRT بگوازیتەوە. بەڵێ خونچە لە سلێمانی دیارە دوای کاتژمێر 4 خۆپیشاندانەکە دەست پێ دەکات بەڵام لە ئێستا ئامادەکاری بۆ خۆپیشاندانەکە کراوە و چەندین هاوڵاتی لە نزیک منن کە کۆبوونەتەوە و ئامادەکاری بۆ خۆپیشاندانەی دوای کاتژمێر 4 دەکەن ئێستا من ئەمەوێت لە زاری خۆیانەوە باسی شێوازی خۆپیشاندانەکە بکەن و ئامانجیان وەک پێشتریش باسییان کرد کە ئامانجانەوەیە پشتیوانی لە کوردانی ڕۆژئاوا بکەن و داوا لە حکوومەتی هەرێم و پەرلەمان و وڵاتانی هاوپەیمان بکەن بۆەوەی هاوکاری کۆبانی بکەن ئێستا من لەگەڵێکێک لە ئەندامانی ئەو ڕێکخراوانە قسە دەکەم کە ئامادەکاریەکەن بۆ خۆپیشاندانەکە کەی دەست پێکا و بەتەمان تاقی بەردەوام بن. زۆر سپاس بە خێرهاتنی کەناڵی NRT-ەکەین ئێمە وەکو ڕێکخەرانی ئەم خۆپیشاندانە لە سەعات 4:15 خۆپیشاندانەکە دەست پێەکە خۆپیشاندانەکە خۆپیشاندانێکی جەماواری و خۆڕسکە هیچ لایەنێک و هیچ حیزبێک لە پشتیەمەوە نییە و زیاتر داواکاریەکانمان ئەوەیە کە دەوڵەتانی ئەمریکا هاوپەیمانان هاوکاری کوردانی ڕۆژئاوا لە کۆبانی بکەن و بۆ تێکشکانی داعش دووهەم داواکارین خەڵکی کوردستان هەموو هاونیشتیمانیان بە یەک دەنگ و بە یەک ڕنگ هاوخەمی خۆیان و پشتیوانی خۆیان بۆ کۆبانی دەربڕن و داوا لە حکوومەتی هەرێم و مؤسساتی حکوومیەکەین کە لە مەرحەلەی بەیاننامە دەرکردن و قسەکردن دەربچێت بە پشتیوانیکردنێکی فەعلی بۆ کوردانی ڕۆژئاوا. خێراتتانەکەین ئێمە لە تڕۆکانی کۆمەڵایەتی فەیسبووکە بڵاومان کردەوە داوا لە خەڵکی بە شەرەفی شاری سلێمانیەکەین لە 2 ساعت 4:30 بێنە ئێرە و ئێمە هاوخەمی خۆمان دەڕین بۆ کوبانی داوا لە سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی حکومەت پەرلەمان کە بە زووترین کات قسەکردن داد نایەت لەمە دووە هیوادارین بە زووتری کات بێنەدان سۆسپاس. بەڵێ ئێمە لێرە کۆبوونەتەوە بۆ ئەوەی بڵێن
هاوخەمی و هەمان ئەو ئازاری کە کۆبانی چێژێ ئێمەش ئەمڕۆ لێرە ئەی چێژین و داواکارین لە سەرجەم لە ئەحزابەکان هەموو ناکۆکەکانیان وەلا بنێن زۆر بەپەلە بەهانایەوە بچن و ئەلێرەوە داوا لە سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی پەرلەمان حکوومەتەکەم ئەو جوخزە بشکێنن کە جوخزی بێدەنگی و جوخزێکی جۆرێک لە شەرمە تکایە بچن بەهانای کۆبانیەوە تا ئێوە بە ڕەسمی بەجددی نەچن بە داوا و بۆ پشتیوانی کۆبانیە نەکەن هیچ دەوڵەتێکی ئەوروپی و ئەمریکی پشتگیریمان لێ ناکەن. سپاسانەکەین. من سەرەتا سپاس دەکەم. من ئەوواڵێم چۆن سۆڤێتی جاران شانازی بە شاری لینینگراتەوە کات ئێمەش وەکو نەتەوەی کورد شانازی بە کۆبانیەوە ئاکەین. من پێم خۆشە ئەوە بڵێم بە خەڵکی سلێمانی ئێستا ئەم خۆپیشاندانە کاتژبەر چوار دەست پێکات داوایان لێ یەکەم بەشداری بکەن بە هەم ئاهەنگجی بە ڕێپێوانێکی هەمنانە داوا لە سەرۆکایەتی هەرێم و حیزبەکان بکەین کە بەهانای کۆبانیەوە بچن. بەڕاستی کۆبانیی ئەتوانم بڵم دڵی زیندوی هەر چوار پارچەی کوردستانە. مەڵێ من وەک کوردێکی کەرکک ئەوە لە کەرکک ئەم ێوارە بەشدار بۆیان لەو مزاهرەیە بەڵام لە ڕێی فەیسبووکە بیستم کە لێرەش ئەو هەمان شتەکرێ بۆیە هاتم بۆی پشتیوانی لە کۆبانی ڕۆژاوە بکەم وە گرەی من یەکەم گرەیمان لە حکوومەتی خۆمانە دوم لە حیزبەکانیشە اینجا لە ئەمریکا و هاوپەیمانانی و بە تایبەتی تورکیاش کە پشتگیری داعش دەکا بۆ قڕکردنی کورد بۆ کورد کوشتن و ئێمە هەموو کوردێک وەک تاکێ ئەرکێکە لەسەر شانی خۆمانەیە پشتگیریان بکەین بە هەر جۆرە لە جۆرەکان. بەڵێ خونچە ئەگەر هاوکارە وێنەگرەکەم یارمەتیم بات ئێستا وێنەی ئەم هاوڵاتیانی ئێرەم بەوجێزێتەوە کە بەلافیتەوە و بەشیشان وەساون و بە سەرجەمیان داوای پاراستنی کۆبانێ دەکەن و داوا لە حکوومەتی هەرێم و پەرلەمان و موسساتەکانی تری هەرێمی کوردستان دەکەن بۆی ئەمان دەست پێش خەربن لە هاوکاری بۆ کۆبانێ چونکە تێبینی ئەمان زۆربەی لەسەر ئەو سێ سەرۆکایەتیە کە ئەوانەگەر دەست پێشخەر نەبن چۆن هاوپەیمانان بتوانێت هاوکاری کۆبانێ بکە گلەیان هەیە لە حکوومەت لە پەرلەمان لە حزبەکان و ئەمان داوا دەکەن بە زووترین کات هاوکاری کۆبانێ بکرێ من ئەگەڕێمەوە ستۆدیۆ بۆ لای زۆر سپاس بۆ هێمن محمود پێامێرمان کە ڕاستەخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە و لە گەشتی کاتژمێر چواری هەواڵەکانی ئەم ڕۆمانە بێگومان کە دوایین زانیاری ئەو خۆپیشاندانانش بۆ بینەرانی NRT گوازینەوە سپاس بۆ پێامێرانمان لە شاری هەولێر دوهۆک ئەسلێمانی شەیماجاف سیپانامێدی و هەروە هێمن محمودیش. مامۆستا بۆ جۆرە خۆپیشاندانەکانمان بینی کە لە دوهۆک لە هەولێر لە سلێمانی بۆ جۆرە خۆپیشاندانەکرێ و لە بەرامبەریشە کە کەجەکە داوا دەکات کە بە ملیۆنان کورد بڕژێنە سەر شقامەکان بۆ پشتگیریکردن لە کۆبانێ وەلەولا شۆ عەبدوڵڵا ئۆچالان ئەڵێ هەتا لە هەر بستێک خاکی کوردە یەک داعش مابێ پەکەکە دژی دەوەستێتەوە. ئەم هەموو خۆپیشاندانە و ئەم هەموو هێرشکردنە سەر داعشە کەواتە بە شێوەیەکی گشتی چۆن ئەتوانرێ ڕوبەڕووی داعش ینی کورد بە شێوەیەکی گشتی و هەروەها تورکیاش دوجار بڕیارەیە کەوەی بێتە ڕیزی کوردەوە و دژی داعش بجەنگێ یان دوجار ئەو بیر لە سیاسەتەکانی خۆی کاتەوە ینی چی ئەکات بەڕای ئەوکو شارەزایەک لە کاروباری تورکیا؟ بەڵە جارێ سەرەتا ئەگەر گوێبیستی هەموو ئەو بۆچوونی ئەو هاوڵاتیانە بین کە لە خۆپیشاندانەکانە قسەیان کرد و ئەبینین خۆی ئەو خۆپیشاندانانە بۆ چییە؟ بۆ ئەوەی کارتێک و فشارێکی سیاسی لەسەر دامەزراوە باڵاکان دروستکە و لەسەر پارتە سیاسیەکان دروستکە و پارتە سیاسیەکانیش لەگەڵ دامەزراوەکانی وەکو پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم و سەرۆکی حکوومەت گوێ لەم داواکاری خەڵکە بگرێ و بەدەم ئەم داواکاری خەڵکەوە بچێ و ئەویش لە دوای ئەوە هەنگاو بنێت چونکە ئێستا خەڵک لەسەر شەقام هەڵوێستی خۆی دەرەبڕێ بەڵام دوجار ئەبێت دامەزراوە باڵاکانن کە ئەمانە بگەێنە شوێنی خۆی و تەوزیفی ئەم داواکاریانی خەڵک بکەن. یعنی بۆ نمونە پەرلەمانی کوردستان هەنگاوێکی جدی وا بنێ کە ئەوانە بخاتە بواری عملیەوە کۆمەڵێ بڕیار دەربکە کە بەو بڕیارانەی وا بکە کە ئێستا هاوکاریەکی باش بگەێنێتە کۆبانێ و بتوانێت تەوازوناتی سەربازی بگۆڕێ
و لە هەمان کاتە حکوومەتی هەرێم ئەتوانێت لە بەرەوەی کۆمەڵی دامەزراوەی هەیە دەسەڵاتی هەیە و نووسنگەی هەیە لە دەرەوەی وڵات سەفارەتەکان هەن لە وڵاتانی دەرەوە ئەتوانێت کاری باش بکە و هەروەها بە هەمان کات سەرۆکاتی هەرێمی کوردستان سەرۆکاتی هەرێمی کوردستان ئەبێ بە ئاستی بەرپرسیارەتی خۆی هەستێ لەم کاتانەیە و بڕیاری خۆی بدا ئەو نەکەسێت تەنها بەیان نامە دەرکا و تەنها یان پێخۆشحاڵی یان پێ ناخۆش بوونی خۆی دەرببڕێ یعنی ئەوە بەرپرسیارەتی ئەو نییە لەو ئاستە باڵایە کە هەیەی بەڵکو بەرپرسیارەتێکی نیشتیمانی گەورەی لە ئەستوایە کە لە ئاستی بەرپرسیارەتی گەورە نیشتیمانیەکەی خۆیان مامەڵە بکات سەبارەت بە حکوومەتی هەرێم ئەگەر بین نسری لەبەری کە کاتی بەرنامەکەم بەرەوتاو بوونە چێ سەبارەت بۆ قسەی کە عەبدوڵڵا ئۆچەلانەڵێ لە هەر بستەی خاکی کورددا یەک داعشما بێت ئەوە پەکەکە دژیوەستێتوانی بەڵێ نەک پەکەکە یعنی پێویستە هەموو کورد لەسەر هەموو ئاستی هەموو پارچەکانی کوردستان ئەوەی کە لە ئەمڕۆدا لە کوبانێ بەڕێواچەیە چونکە کارەساتێکی مرۆییە کارەساتێکی نەتەوەی و نیشتیمانیە بە نیسبەت خەڵکی کوردەوە و لەبەر ئەوە ئەبێ هەموو کورد بەرەو ئەوێ بڕوات چونکە ئەگەر ئەمڕۆ فریای کوبانێ نەکەون سبەینێ ئەم حاڵەتە ڕوو لە هەولێری ژەکا ڕوو لە سلێمانی ژەکا ڕوو لە دوهۆکی ژەکا لەبەر ئەوە ئەبێ چاوەڕێی ئەوە بکەن چونکە ئەم بارودۆخی کە لە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دروست بووە و فشارەکەی ئەوەی کە ئێستا داعش دروستێکە داعش کە وای لێ هاتووە ئەگەر زۆر لێکدانەوەیەکی سیاسی بۆ بکەین ئەگەینە ئەوەی ئامانجەی کە زۆرترینی لە سەدا 90 ئامانجەکانی داعش ئێستا بۆتە هێرشکردنە سەر کورد و ئەزمونە کوردیەکان و هەرێمە کوردیەکان کە هەیە ئەو چەند هەرێمەی کە لە کە لە کوردستانی ڕۆژ ئاوا هەیە و هەرێمی کوردستان کە لێرە ئێستا هەمووی کەوتۆتە بەش بەر هێرشی داعش لەبەرەوە ئێمە وا نەزانین ئەگەر کوبانێ بڕوخێ ئیتر ئێرە ڕزگاریە بێ لەبەرەوە ئەبێ شەڕێکی نەتەوەی گەورە سیر بکەین و کورد لە هەردوو پارچەکە کە ئێستا ئەبینین و لە دوایە لە ئایندیا لەوانەیە بکەوێتە پارچەکانی تریشەوە بەرەو ڕووی شەڕێکی استراتیژی و نەتەوەیی بۆتەوە لەبەرەوە بەرگەگرتنی ئەم شەڕە بە هەموو هێزەکان بە هەموو هاوڵاتیانی کورد بە هەموو پارتە سیاسیەکان ئەبێ بیر بکەنەوە لە ئەوەی کە ڕێ بەم شەڕە بگرن و هەموو کارتەکان لە شوێنی خۆیان بەکاربێنین لە ڕایەکە لایەکەوە لەگەڵ هاوپەیمانان ئایا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ فشار خستنە سەر هاوپەیمانان چی کردووە ئایا وەفدێکی پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێم و سەرۆکایەتی سەردانی قونسولگەریەکانیان کردووە لە هەولێر بەریتانیا و ئەمریکا و وڵاتانی ڕۆژئاوا کە وایان لێ بکەن کە بەڕاستی شەڕی داعش کە ئێستا هاوپەیمانانێکن ببێتە شەڕێکی استراتیژی گەورە بۆ پاراستنی کوبانێ و بۆ پاراستنی هەرێمی کوردستان چونکە ئێستا بە بەرچاوی خۆمانەوە ئەبینین باشە 20 ڕۆژە شەڕ بەردەوامە و هاوپەیمانان هێرشی سەربازیەکەنە سەر ئەو ناوچانە بەڵام ئەبینین داعش بەهێزتر بۆ وەگەڵ لەوەی لاواستر بێ لەبەرەوە ئێمە ئەبێ گومانیش پیا بکەین لە ئەو هێرشانەی هاوپەیمانانیش کایکەن و ئەبێ جۆرێک لە کارت و فشاری سیاسی دروستکەین بۆ سەر هاوپەیمانان کە ئێوە ئەگەر شەڕی داعشەکەن باشە داعش چۆن ئەتوانێ کوبانێ داگیر بکات لە دوێنێەوە هێرشەکانی زیاتر دێ هاتۆتە ناو کوبانەوە و لەوانەیە ئەگەر بێت و ڕێگەی پێنەگیرێ بە تەواوی لەوانەیە بتوانێت کۆنتترۆلی ئەو ناوچەیە بکە لەبەرەوە ئەبێ بەڕاستی لەگەڵ هێزی هاوپەیمانان وەفدی تایبەتی دروست بکرێ و فشاری تایبەتی لەسەر دروست بکرێ و ئەم شەڕە وا لێ بکرێ کە ئێستا بە تایبەتی شەڕی دژی داعش لە کەکەوتۆتە ناوچەی سووریا و کۆبانەوە دووشتی جیاواز نەبێت لە هەرێمی کوردستان بە جۆرە شەڕی لەگەڵ بکرێ و لەوێ بە جۆرە شەڕی لەگەڵ بکرێ و لەسەر تورکیاش بەڕاستی تورکیاش ئێستا ئەبێ تورکیا بێنیتە سەربار کە ئایا هەر ئەو قسەی کە بەرپرسانی تورکیا ئەیان کرد لە ئاست پەیوەندی برایەتی لەگەڵ کورد و چارەسەرکردنی کێشەی کورد و داود ئۆغڵۆ کە دێ لە هەولێر و سلێمانی قساکە و ئەڵێ ئێمە کوردەکان و برا کوردەکان و تورکەکان بەیەک چاو سەیرەکەین و باشە ئەگە ئەم قسانە لە ئەرزی واقعا ئەمڕۆ وەرە ئەم قسانی خۆت کە بە عەمەلی وەرە ئەمڕۆ هەر ئەگەر وەکو مەسەلەیەکی نەتەویش نەبێ کارەساتێکی مرۆیی گەورەی لە کوبانێ دروستە بێ نزیکەی 160,000 کەس ئاوارە بووە هەزاران کەس پەراگەندە و بێشوێن و بێهین بووە و سەدان کەس کوژرا و بریندار و ئەوە هەیە لەم ناوچانەیە باشە وەکو کارەساتێکی مرۆیی کە ڕوو لەم ناوچاناکە باشە ئەگەر تورکیا خۆی بە دەوڵەتێکی مرۆڤ دۆست دەزانێت لەم ناوچەیە و ئەوێ هەموو نەتەوەکان وەکو یەک سیرکە ئەی باشە هەنگاوی عەمەلی چییە بۆ ئەمەی ئێستا و سبەینەش ئەگەر بەڕاست یعنی لە ئایندەیە حکوومەتی تورکیا ئەوێ کێشەی کورد چارەسەر بکە پێم وایە بە دەمەوە هاتنی ئێستەی کوبانەیە و ڕێگرتن لەو هێرشەی داعش کە ئەکرێتە سەر ئەم ناوچەیە و فریاکەوتنی کورد
بەڕاستی ئەمە هەنگاوێکی تر پرۆسی ئاشتیە باتە پێشەوە لەبەر ئەوە بە هەرچۆنێک بووە ئەبێ وەکو فشار و کارتی سیاسی لەسەر تورکیا دروست بکرێ و ناچار بکرێت کە پشتیوانی لێ بکە نەک ئەوەی وەکو چاودێرێکی سیاسی سەیری. زۆر سپاس دەکەین عومەر شارەزا لە کاروباری تورکیا کە ڕاستەوخۆ لە ستودیۆی نارتی لەگەڵمان ئامادە بووی. بەڵێ بەڕێزان ڕووماڵی ڕاستەوخۆی نارتی کۆتایی هات کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.